ساڵێک لە تەمەنمان ڕۆی، ساڵێکی تر ڕۆژ لە تەمەنمان، بەڵام ئایا چیمان ئامادە کردووە بۆ ئەو ڕۆژەی کە 40 ساڵ بە پێوە دەوەسین لە قیامەت؟ چیمان ئامادە کردو بۆ ئەو ڕۆژە؟ خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیحی بخاری مسلمدا ئەفەرمێ ئەو کەسەی زوو بێ بۆ مزگەوت بۆ نوێژی جومعە، بۆ جومعە تقریبا هەستەکەم ئێستا تۆزێ دەستان خۆش بێ کەمێک زووتر دێن، بەڵام هەندێکی شتانەیە هەر مەحرومن لەم خێرانە بەهۆی مۆبایلەوە، بەهۆی دەست بەتاڵیەوە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەو کەسەی کە زوو بێ بۆ مزگەوت لە کاتی یەکەمدا زوو بێ بۆ مزگەوت وەکو وایە هوشترێکی قەڵە و سەر بڕێ گۆشتەکەی بکا بە خێر و تەوزیعی کا بەسەر فەقیر و هەژارەکانە. ئەوەی درەنگتر دێ وەکو وایە مانگایەک جوانەگایە بکاتە خێر و سەری بڕێت گۆشتەکەی تەوزیعی کا. ئەوەی کە تاخیرترە بێ وەکو وایە کە بەرانێکی شاخدار بکاتە خێر، دوایەوە کە دێتە سەر هێلکە و ئەوانە. بەڵام ئایا پرسیار لە خۆمان بکەین ئایا ئێمە چەندێکمان توانیمانە هەموو جومعەیەک بەلایەنی کەمەوە خێری ئەومان بۆ بنووسرێ کە حیوانێکمان سەر بڕی بێ ئیتر هوشتر بێ جوانەگا بێ یا بەران بێت؟ خەڵکی وایە دەستی خۆش بێ هەموو هەفتەیەک حسابکە حیوانە سەرە بڕێ و دەیکاتە خێر، خوا پاداشتەکەی ئەوی بۆ نووسی. هەیشە جەماعەتی هێلکەکەیە، هەیشە هێلکەکەشی بەرناکەوێ. ئەوانەی هێلکەکە کە هێلکەیان بەرەکەوێ لە کۆتاییدا دێن پێویستە بە خۆیان دابچنەوە. بیرێک لە خۆت بکەرەوە لە ساڵێکە 52 جومعە هەیە، لەم 52 جومعەیە توانیتە هەر 52 جومعەکە یا خێری سەربڕینی حوشترێک مانگایەک بەرانێک بۆ خۆت مسۆگەرکەی یا لە هەر هەمووی بێبەش و مەحلومی دۆڕاوی ساڵێک ڕۆی لە تەمەنت، بەڵام تۆ چیت کرد؟ الحەمدوللا خەڵکتان تایە هەموو جومعەیەک خوا پاداشتی سەربڕینی حیوانێکی بۆ دەنووسێ، نەک ساڵی جارێکە قوربانیە دەکە. دەتوانی حساب کە هەموو هەفتەیەک زوو وەرە بۆ مزگەوت، نەک 10 دقە پێش بانک، زوو وەرە، ئیشت نییە واز لە مۆبایل بێنە. تۆ ناتوانی هەموو هەفتەیە هوشترێ بکەی بەخێر، جوانەگایە بکەی بەخێر، بەرانێ بکەی بەخێر، بەڵام دەتوانی بە سەعاتێ بە 2 سەعات زووتر وەرە و بیکە بەخێر. خوا دەوڵەمەنە بۆتە نووسێ سەخیە. ساڵێکە 52 حیوان سەر بڕی زۆرە بۆ قیامەتت. گۆشتەکەی بدە چەند کاتێک کە سەری ئەبڕی گۆشتەکەی ئەیدەی بە فەقیر چەندە خێرە دەستەکەوێ هەمان خێرە بۆ دەنووسرێ. ئەی ئەگەر 5 ساڵ تۆ بەردەوام ئاوا بێ زوو بێ بۆ مزگەوت وەکو وایە 260 حیوانە سەر بڕی بێ لە 5 ساڵە 260 حیوانە سەر بڕێ و کردە بەخێر، ئیتر حیوانەکە ئایا هوشترەکەت بەرەکەوێ یا جوانەگاکە یا بەرانەکەت بەرەکەوێ. کەواتە با بەخۆمدا بچینەوە چەند ساڵ لە تەمەنمان ڕۆی لەم خێرە مەحروم بووی ناشگەڕێتەوە تازە ڕۆیشت. با لە مۆلا بەخۆماندا بچینەوە و لەم خێرە گەورە خۆمان مەحروم نەکەین، زوو بێن بۆ مزگەوت بۆ نوێژی جومعە.